بەیاننامەی فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی سەبارەت بە دۆخی نائارامی شاری و ڕووداوە ناشارستانیەکانی لە ماوەی ڕابردوودا لە شاری سلێمانی و دەوروبەری ڕوویان داوە. بەڕێزان، وەک لە بەیاننامەی فیدراسیۆنی ڕێکخراوەکاندا ئاماژەی پێدراوە، ڕووداوە ناشارستانیەکانی ماوەی ڕابردوو وەک هەڵکوتانە سەرخەڵک و شوێنە گشتی و تایبەتیەکان لەم شارەدا و بەکارهێنانی هێزی چەکدار بەجلی فەرمی و سەربازی و ئەمنیەوە دۆخی دەرونی هاوڵاتیان و سیمای شارستانی شاری تێکداوە. ئەزموونی حکومڕانی هەرێمی لە دیدی ناوخۆ و دەرەوەدا بێزراو کردووە بە جۆرێ کە لە زۆربەی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتی و ناوخۆییەکاندا بە سلبی ئاماژە ئەدەن بە ڕەوشی ئازادی و مافی مرۆڤ لە هەرێمەکەماندا. جێی ئاماژەیە کە لە بنەڕەتدا مامەڵەی دۆستانەی زۆرێک لە وڵاتانی خۆرئاوایی و پشتیوانی ئەزموونەکەی لەسەر بنەمای هاوسۆزی و دۆزی ڕەوا و ستەملێکراوی بووە لەلایەن دەسەڵاتێکی دیکتاتۆری وەستەمکاری وەک بەعز کە بەداخەوە لە ئێستادا دیمەنی ناشارستانی پێشەلکاریەکان زیاتر و جۆراوجۆرتر بوون. بۆیە ئێمە وەک پارێزەران ئاگایی ئەدەین بە هەرسێ دەسەڵاتی فەرمی لە هەرێمدا کە ئەم دیمەن و دۆخە نەخوازراوانە گەربەری پێنەگیرێ و چارەسەری یاسایی و عەقلانی بۆ نەکرێت، کێشە و قەیرانەکان ئەوە کەشتی ئارامی شار بە تەواوی نقم دەبێ، هەمووانیش تێیدا نغڕۆ دەبن. لە هەمان کاتدا ڕووی ڕەخنە و بەرپرسیارەتی یەکەم ئاراستەی حیزب و هێزی دەسەڵاتی باڵادەستی ئەم شار و ناوچەیە دەکەین کە پێویستە بە زووترین کات قۆڵی چارەسەری بۆ هەڵماڵێ، گەرنا ستەم و نادادپەروەری گەندەڵی درێژەی بە عمری هیچ دەسەڵاتێک نەداوە، بەڵکو عمری کورتتر کردووە و ئومێدەوارین ئەو تروسکە ڕۆشنایەی ئازادی و شارستانیەت و شاری ڕۆشنبیری لەم شارەدا ئەو تروسکەیە بمێنێ و ئەو تروسکەیە نەکوژێتەوە، بەڵکو پەرەی پێ بدرێت کە بەداخەوە لە ئێستادا ئاماژەکان بەون کە خەریکە تروسکەی ئازادی و تروسکەی ڕۆشنبیری لەم شارەدا دەگۆڕێت بە لە شاری ڕۆشنبیریەوە دەدوێتە شاری هەڵکوتانە سەر خەڵک و پێشێلکردنی ئازادیەکان. زۆر سپاس بۆیەوە.